ئاوی خۆی بەخۆیەتی پارتی دیموکراتی کوردستان بە تاکید دیموکراسی لەناو پارتیا بوونی هەیە ئەمە بەڕاستی زۆر بچووکردنەوەی دیموکراسیەتە بەس تایبەتیکردنی بە گۆڕانە ئەمەیە دیکتاتۆری مقرڕەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هی حیزبەکانی معقولە لەناو ئەم هەمووی بچنە سەر لەقی چوار نەگەیشتووە چونکە گەشەیەکی سروشتی دیموکراسیە کە بەو قۆناغانە تێپەڕێ یاخود نەگەیشتووە چونکە لایەنەکانی دەسەڵات نایەنەوێ بگات. ئەگەر هەرێمێک ئەمانەی خوارەوەی تێدا بێ کەیسی سەردەش عوسمان دکتۆر ستار تایر شەریف سۆرانی مامە حەما سەید ئەکرەم کارزان کەریم حەفدەی شوبات شەڕی ناوخۆ ئیتفاقی استراتیزی دژایەتی ئۆپۆزیسیۆن هەوڵدان بۆ حکمی بنەماڵە دواخستنی هەڵبژاردنەکان درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکیاریم فایلی نەفت کە کەس نازانێت چۆنە ئینجا ئەو گەندەڵی زۆرانێکە هەیە هەرێمێک ئەمانی تێدا بێت چۆن دەتوان بڵێ دیموکراسیە. دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.